بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و میهرەبانی و ڕەحمەتی پەروەردگارتان لەسەر بێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام. خۆشحاڵین لە بەرنامەی باس و خواست لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست داین. ئەمڕۆ باسی بەخشندەی و چاکەکاری دەکەین. بەخشندەی یەکێکە لە سیفەتە بنچینەیەکانی مرۆڤی بڕوادار کە پێی دەناسرێتەوە و بە بەشێکی دانەبڕاوی دین و ژینی دەزانێ. بەخشندەی لە چەندین ئایەت و فەرمودەدا ئاماژەی پێکراوە و هانی بڕواداران دەدات لەسەری و کۆتاییەکەشی گەشانەوە و ئارامی دەروون و هەستکردنە بە خۆشبەختی. توێژەرانی دەرونی یاخود توێژینەوە دەرونیەکان زۆر جەخت لە کاری بەخشندەیی دەکەن کە یارمەتی دەرێکی باش و ئیجابی و چاکە بۆ باشکردنی دۆخی ڕۆحی مرۆڤەکان. چاکەکاریش بە هەموو قسە و کاروکردەوەیکی ئیجابی مرۆڤ دەگوترێت کە ڕێگاکانی ژیانێکی تەندروستی لەسەر وەستاوە. چاکەکاری یارمەتی دەری مرۆڤە بۆ ئەوەی پەیوەست بێت بە کۆمەلگاوە و وەکو یەکەیەکی هاوبەش لەگەڵ کۆمەلگا بمێنێتەوە. بەخشندەی و چاکەکاری هۆکارە بۆ تەمەندرێژی و دوورکەوتنەوەی بەڵاو ناخۆشی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ: إن الصدقة تطفئ غضب الرب وتدفع ميتة السوء. بەڕێزان میوانی ئازیز و خۆشەویستمان بۆ ئەم بەرنامەیە بەڕێز مامۆستا دلێر حەمە کاکەبرا زانایی ئاینیە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوونی بەڕێزتان دەکەین. زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین. مامۆستا بەخشندەی یەکێکە لەو چەمک و دەستەواژە جوانانەی هەر مرۆڤ کە دەیبیستێ هەست بە خۆشحاڵی دەکە، هەست بە جۆرێک لە دڵخۆشی و ئارامی دەروون دەکە. بزانین بەڕێستان بەلای بەڕێستانەوە بەخشندەی چییە؟ چۆن تۆکو مامۆستایەک چۆن لە چەمکی لەوەی کە لە ڕێگای قورئان و فەرمودەوە چۆن لە چەمکی بەخشندەیی دەڕوانی چۆن ڕاوەی دەکەی؟ بەناوی خوای گەورە سوپاس بۆ ئێوەش بۆ ئەم بەرنامەیە کە لەجێی خۆیەتی بەخشندەیی سەرەتای بەرنامەکە جەنابەت شتێکی جوانە دووروژان مەسەلەی تێرکردنی ڕۆح، یعنی ئەمە زۆر گرنگە هەرچەندە هاتنی هەموو پیاغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ بەشێکی بۆ کاملبوونی عەقیدە و بیر و باوەڕە، بەڵام بەشێکی تری سەرەکی بۆ تێرکردنی ڕۆحی مرۆڤەکان بووە و هەم دابەزین قورئان خودی خۆی قورئانەکەش و ناردنی هەموو ئەو ئاەتانی ناو قورئانایە و ئەو فەرمایشتانی کە پێغەمبەری خوا سەڵ کە ئاماژەی کردووە بۆ مرۆڤەکان هەمووی ئەگەر جوان لێی ورد بینەوە زۆربەی زۆری حەدیث و ئاەتەکان بۆ یارمەتیدانی مرۆڤەکانە، یارمەتی مرۆڤ بە چاکەی لەگەڵا بکە. جا ئێمە وەکو قورئان وەکو ئیسلام کە قورئان ئەگرێتەوە و فەرمایشی پێغەمبەری خوش دەگرێتەوە سەڵ سەلەم زۆر ئیهتیمامی پێدراوە. ئیهتیمامەکە کە پێی دراوە بە شەکلی تری جێڵدراوە بۆ مرۆڤەکە کە دوای خۆی چۆن بیری لێ ئەکاتەوە. ئێمە ئەوەی کە بە دوواداچوومان بۆ کردووە بڵێ لە ئیسلامە باسی ئینفاق و سەدەقە و بەخشین کراوە، بەڵام بە شێوەیەکی عام، یعنی ئێمە کە زۆر جار ئەمە زۆر دووبارە ئەەکەینەوە دەبێت لە چەمکە قورئانیەکان مەفهومی زۆری لێوەربگیرێ، یعنی شەرت نییە کاتێکە لە قورئانە باسی نەفەقە ئەکرێ باسی ئینفاق ئەکرێت تەنها پارە بەخشین بێت. ئەمە بەشێکی بچووکێتی، بەڵام بەشەکانی تریشی ئەوەیە کە ئینسانی مسلمان لەگەڵ دایک و باوکە چاک بێت، ئەمە بەشێکە لە سەدەقە، لەگەڵ دراوسیا چاک بێت. وەکو حەدیثەکە ئەفەرمێ ئەمرکردن بە معروف سەدەقەیە، یعنی خۆ ئەمرکرد بە معروف بە پارەی ناوێ، یعنی بەخشینێک نییە، بەڵام وتنیەکە و نەهی لە مونکەرێک هەر سەدەقەیە. کاتێک کە تۆ نەهیەک خراپەیەک ئەبینی وەکو مسلمان کاتێک کە ئەم سەدەقەی بۆ داناوە بۆی هانتەدا ئەم ئیشە بکەی. جا یان زۆر شتی تر کە حەدیثەکە هاتووە دەفەرمێ حتا چوونە لای خێزان سەدەقەیە. ئەس ئالێرا شتێکی زۆر جوان هەیە کە ئێمە لە ڕوانگەی حەدیثەکە باسی بکەین. یەکێک لە هاوڵەکانە فەرمی باشە ئەی پێغەمبەری خوا سەڵ سەلەم چۆن یعنی ئینسان کاتی ئارزوی خۆی تێر ئەکات و جێتێ لای خێزانەکەی خۆی بە خێر و سەدەقە ئەنووسرێ، یعنی وەڵامێکی منتیقی ئەداتەوە پێغەمبەری خوا سەڵ سەلەم، وەڵامێک ئەداتەوە کە ئیقناع بە بەرامبەرەکەی خۆی بکە. ئەمە زۆر جوانە. ئەوەی کە ئەمەوێت لە قەوسێکا لێرا باسی بکەن دەچێتە چوارچەوەی عەقڵیش، یعنی عەقڵیش تەقەبولی ئەم وەڵامە دەکات. جا ئەوەی کە ئەمەوێت باسی بکەم بۆی کە بینەران یعنی چۆن تێبگەن لە مەفهومی ئەم حەدیثە، لە مەفهومی چاکە کە چاکە چەمکێکی فراوانە وا جوابی ئەداتەوە دەفەرمێ ئایا تۆ ئەو کەسە ناتوانێت لە حرامە ئەو ئارەزوی خۆی بەکاربێنێ؟ وتی بەڵێ. وتی دەی کەواتە مادەم ئەتوانێت لە حرامە بەکاری بێنێ و نایکا و لە چاکەکە ئیکا
ئەمە سەداقێ ئالێرا یەک مەبەستم هەیە کە زۆر فراوانێکین بۆ هەموو بابەتەکان مەفهومی مخالفە لە شەرع وەرئەگیرێت کە ئینسانی مسلمان یعنی دێڕەکانی بۆ کورد ئەکرێتەوە مامۆستا دێڕەکان کورد ئەکرێنەوە چۆن کاتێک کە ئەوترێ نوێژ بکە چاکەیە یعنی پێویست ناکە بۆ نمونە مامۆسای بەڕێز یا حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکسەر نەیوت ئەگەرنێکی ئاوەها توازی لێ هێناوە لەبەری مەفهومی مخالفە تۆ کە شتێک ئەەکەی چاکت لەسەر وەرئەگیرێ ئەگەر نەیکەیت خۆ ئەگەر بیکەی ئەوە بە ڕێگە ناشرعەکەی تاوانت بۆ دەنووسێ ئەگە هەر نەکردن وازی لێبێنێ و هەر بەخۆی چاکە بەتەکیت مەبەستمان پێ ئەوەیە کە فراوانیکەین ئەم بابەتە بۆ نمونە چاکەیەکی بۆ وەکو نوێژەکە بڵێ نوێژ ئەگەر بیکەی چاکە ئەوە تەبعەن واجبە ئەگەر نەیکەی مەفهومی مخالفەکەی خراپە کەواتە هەر شتێک لە چاکە بەکارهێنرا ئەتواندێ لە خراپیشا بەکاربهێنرێ کاتی ئینسان کات کە ژیانێکە خودداوێتی بە هەموو مرۆڤێک تر چەندێک ئەژی ئەویان نازانین هەموو مرۆڤێک ژیانێکی خۆی بۆ خۆی هەیە ئەتوانێت لە چیا بەکاری بێنێ ئەتوانێت لە خراپا بەکاری بێنێ بەڵێ ئەتوانێت لە چاکەشا بەکاری بڵێ مادەم ئەتوانێت لە خراپا بەکاری بێنێ و بەکاری ناهێنێ کەواتە هەمووی کە لە چاکەکانە بەکاری هەمووی خێرە هەمووی سەداقەیە ئەوەیە یعنی مەبەستم پێیەتی کە بە شێوەیەکی فراوان هەرچیە وەکو چۆن حەدیسەکە ئەفەرمێ ئایا ناتوانێت لە خراپە ئەو ئارزوی بەکاربێنێ بڵێ دەیک مادەم ئەتوانێت لە خراپە بەکاری بێنێ و نایکە یعنی ژیانی ئێمە ئەتوانین بچین خراپە بکەین بەس بۆ نایکین مادەم ئەتوانی بیکەین و نایکەین ئەوە مهمە ئەچین چاکێکەکەین کەواتە ئێمە هەر شتێک بتوانین بیکەین و وازی لێ بهێنین بشتوانین بیکەین بەڵام نایکەین دزی مسلمان بۆ ناچی بیکە ئەتوانێت بیشیکەیان نا زۆر ڕێگە هەیە بۆ ئاسان لەوانەیە محتاجیش بێ بۆی کە ماڵەشی دەستکەوێت جاری وایە هەر کار ئاسانیشی بۆ کراوە دانراوە یعنی ئێمە خەڵکانمە هەر دانراوە بەڵام لە ترسی ئەوە تێتی نایکەم بۆ لەبەری ئەزانێت کە ئەگەر ئەمە بیکات تاوانە بەڵام ئەچێ بۆ لای چاکەکە نایکات و ئەچێ بە ڕێگەیەکی حەڵال پارەکە پیاکە کەواتە چاکە چەمکێکی زۆر فراوانەکردنەکەی کە زۆر شت ئەگرێتەوە بەشێکیان بەخشینە کە هەرچەندە باس هەندێک لەسەری ئەڕووین لەبەر ئەوەی ئەم ڕۆژگاری ئێمە مامۆستا بەختیار بەڕاستی پێویستی بەوەیە کە مرۆڤەکان دەستکراوە بن لەم ڕۆژا بە تایبەتی لەم زروفا کە زروفی قەیرانە بابەتەکەشمان بابەتی بەخشین و چاکەکاریە بەخشندەیە بەڕاستی بەخشندەیی هەر لەوان نییە کە ئینسانی مسلمان تەنها لەگەڵ مناڵەکەی خۆیان چاک بێت تەنها لەگەڵ دراوسێکەیان چاک بێت یعنی ئیسلام هاتووە کارێکی وای کردووە هەرچەندە زانایەک دەفەرمێ باسی ئیسلامەکە کە ئیسلام ئەم ئیمانی لەناو دڵی ئینسانە چەندە شیرینە دەفەرمێ ئەگەر دەسەڵاتدارەکان و بێبڕواکان بزانن ئەم ئیمانە چەندە شیرینە شەڕمان لەگەڵاکەن و لێمان نەسێنن لێمان زەود ئەکەن بەڵام ئەوان تامیان نەکردووە بەس بەڕاستی تامی ئەم ئیسلامە ئەوەندە شیرینە هەر کەسێ بێتە ناوی بڕوا ناکەم بە ئاسانی دەرچێت خەڵیەتە ناو ئیسلام بەس زۆر کەم خەڵی ناو ئیسلاما دەرەچێت بۆ لەبەرەوەی ئیسلام تامی خۆی هەیە ئەنواع چاکت بۆ دائانێ وەکو چۆن باست کرد کە زۆر مهمە ئەو لە پێشەکیەکەیە تێرکردنی ڕۆحی مرۆڤەکانە نوێژ بەخشین چاکەکردن لەگەڵ دایکە یعنی تۆ سیر کە من نمونەیەک بێن بۆ خەڵکی وا هەیە هەتا دایک و باوکی ماوە چاکەی لەگەڵا نەکردووە کە وەفاتی کردو ئەمجا ئەزانێ خۆزگە بمایە و چاکەم لەگەڵا بکردایە هەست بە ناڕەحەتی ئەکا هەست بە ناڕەحەتی ڕۆح ئەکا لەبەرەوەی تاماوە لەگەڵ یا چاک نەبووە هەست بە ئازاری ڕۆح ئەکا کە وەفاتی کردو ئەڵێ خۆزگە لەگەڵ یا چاک بمایە ئەمە بابەتێکی تریش ئەگەر ئینسانەوەی تۆ دەڵی دایک و باوچیە بۆ هەر حاڵەتێکی هاوشێوەی ئەمانە کە چاکە لەگەڵ دایک و باوچی ناکەیان چاکە لەگەڵ کەس و کارەکەی ناکە ئەمە ئەم چێژە ڕوحی خۆشەی لە دەستداوە بەڵام دواتریش کە ئەم خۆشەویست و ئازیزانەی لە دەستدا بیر دەکاتەوە چەندە لە عەزابێکی ڕوحیدایە کە بری ئەمانە بمانایە و ئێستا بیتوانێت چاکەیەکیان لەگەڵدا بکە هەر بۆ خۆی ئەم توشکردنی عەزابی ڕوحی عەزابێکی گەورەیە کە مرۆڤ تووشی خۆی دەکات بۆ ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێک لە هاوڕەکانی من نووسی بووی کە هەموو شتێک دەتوانێت لە ژیاندا بکرێت و قەرەبوو بکرێتەوە تەنها تەمەنی ئینسان نەبێت ئەوەی کە تۆ داک و باوکت هەیە یەک جار دایک و باوکت خۆت لە ژیانەمە دووبارە نابێتەوە قەرەبوو ناکرێتەوە هەر ژیانی یەک جارە مامۆستا بەختیار مەبەستم بێگومان ئەمە قەرەبوو ناکرێتەوە کاتێک قەرەبوو ناکرێتەوە تۆ بۆ لە دەستی دەدەی دوای خۆ تووشی عەزابی ڕوحیکەی هەتا تەمەنت هەیە بەم عەزابەوە بتلێەوە کەواتە مرۆڤ ئەگەر بخۆشی تووسی عەزابی ڕوحی بوو یعنی کەمتر وایە بتوانێت چێژ لە ژیان وەربگرێ و بەخشندەیشی لەوانەیە کەم بێتەوە بەتەکی دەلالە دەوەیە کە مرۆڤ بەردەوام بێ بەردەوام لەسەر بەخشین بەردەوام بێ لەسەر بەخشین ڕۆحی ئاسوودەیە جا وازی لێ نەهێنێت و دەرکی پێ بکە هەر کاتێک ئینسانی مسلمان چووە سەر حەقیقەت ئیتر واز نەهێنێ یعنی ئێمە ئێستا باسی حەقیقەتی چاکەکاری ئەەکەین هەر کاتێک ئەم چاکەکاریە
تۆ ئەو ڕۆژەی کە چاکەیەک ئەەکەی ئەو ڕۆژە مرتاحیت ئەو ڕۆ هەست بە ئەوە ئەەکەی کەیتر ئیشێکی چاکت کردووە مامۆستا بەختیار ئێمە وتمان بەخشین ئینفاق چاکەکردن لەگەڵ خەڵکیا وتمان تەنها ئەوە نییە کە بڵێن پارەی بەخشی ئەمە ڕاستە وتمان قسەیەکی چاکیش یعنی ئێستا ئەم ڕۆژگاری ئێمە پێویستیمان بە قسەی چاک زۆرە یعنی چەنەها تۆ ئەگەر دیقەت بدەیت ئەوە کە ئەبیسترێ لە کەناڵەکان و لە هەموو تۆڕە لە هەموو ئەو شوێنانەی کە جێی سیقەن ڕێژەی تەلاق زۆر بووە یعنی ئەمە هۆکار چییە هۆکار ئەوەیە کە لەوە ئەچی قسەی چاک کەمتر ببێ لە بینی ژن و بێردەکانە هەتاوەکو قسەی چاک کەمە بەڵام قسەی خراپ زۆرە یعنی بۆیە پیاخەمی خۆزم دەفەرمی قسەیەکی چاکی سەدەقەیە پێویست بەوە ئەکا کاتێک خەڵکی کە ئەچێتە ناو ماڵەکانەوە ئەچێت سەردانی ماڵێکەکە یعنی پێویست بۆ ناکات بێت سەرزەنشتی ئەم ژنە بکە ئەمە کەی ماڵە و ئەمە کەی حاڵە و ئەمە کەی مێردە تۆ هەتە و ئەمە کەی خواردنە ئێوە یعنی ئەم لە جیاتی ئەم قسە لە جیاتیوی کە بڵێ سوپاس بخوا کە تۆ ماڵ و حاڵەکەت هەیە لە کرێچیانی سوپاس بخوا کە ئەگەر کرێچیشی ئەتوانی پارەکە بدەیت یعنی ئەم قسە چاکانە دەبنە ئەوەی هۆکاری کە ژیانی مرۆڤەکان بەعام بەرەو پێش بڕوە بۆیە یعنی کە ئەفەرمێ قسەی چاک ئەوەیە کە تۆ بیکەی لە بینی دوو نەفەرە جاشر نییە ئەم دوو نەفرە کێشیان هەیە ئەبێ کارێکی واکەی ئەم دوو نەفرە کێشەکان بۆ دروست نەبێ مامۆستا ئەسڵ ئەوەیە ئەگەویستیشت هەم ینی مرۆڤ هەم بۆ ژیانی خۆی هەم بۆ ژیانی ئەوانی تر قسەی چاک بکە ئەویش ئەوەیە تا لایەنە خراپەکانی ژیانی دەبژێرێ با نیعمەت و لایەنە باشەکانی ژیانی ببژێرێ ئەوەی کە تەندروستێکی باشی هەیە ئەوەی کە مرۆڤە و کەم ئەندام نییە ئەوەی کە دەتوانێت کاکە زۆر کەس هەیە دەوڵەمەندە و سەروەتی دنیا هەیە و ناتوانێت یەک لوقمەیەک بخوا بە دڵی خۆی شەکرەی هەیە زەختی هەیە دەیان نەخۆشی و تووشی دەیان گرفتاری بووە ئەنی زۆر جار ئەوجا ئەوەی پێ بڵێ بە کەسەکە بڵێ بەم عائیلەیە کە کێشەیەکیان هەیە تۆ پێ دوایە ئێستا کە تۆ کێشەتەیە ئەوانەی کە پارەدار و دەوڵەمەند و ساماندارن ئەوان کێشەیان نییە بێگومان کێشەکەی من بچکۆلێ بەڵام کێشەکەی ساماندارەکان یان دەوڵەمەندەکان دەسەڵاتدارەکان ئێوانش بەقەت دەوڵەمەندەکان کێشەکانیان گەورەیە بۆیە مرۆڤەکان مامۆستا بەردەوام ئەوەی هەیەە باز لە میحنەتەکانیان دەکەن تا لا خۆشیەکانیان تا بکەن باز لە خراپیەکانی ژیانیان دەکەن تا باز لە ئیجابیەکانی ژیانیان بکەن ئەمە بۆ خۆی ڕوویەکی نائیجابی هەیە و چێژێکی خۆش نادا بە ژیان ئەوەی کە باسمان کرد لە ڕووی شەرعەکەەوە یعنی کە ئێمە ئەڵێن شەرع ئەفەرمی ئەمە سەداقەیە چونکە بەروبوومی هەیە کە ئەفەرمی ئەمە خێرە بەروبوومی هەیە یعنی هەر بە هاوەنتە پیاخەمەری خۆسەسم ئەو حەدیسەی نەوتووە لەبەر ئەوەی کە ئەزانێ ئەگەر مرۆڤەکان ئەمانە جێبەجێ بکەن کە ئەفەرمی قسەیەکی چاک سەداقەیە و ئەمر بە معروفێ سەداقەیە و نەهی لە منکەرێک سەداقەیە ئەگەر بێت و مرۆڤەکان کێشە لە زانینەکانی کێشە لە جێبەجێکردنەکایە ئەوەی کە جێبەجێ ناکرێت ئەگەر بێت و ئەمانە جێبەجێ بگرێت ئەم کێشانەی کە خۆی بۆ خۆی هەن وردە و دەئەڕەوێتەوە لە جیاتی کێشەکان دەبنە خۆشی لەبەر ئەوەی مرۆڤ بە چاکە بەکاری هێنێ مامۆستاچێک لەوانە ئەگەر دەرفەتم دێ یەکێک لەوانە مەسەلەی تووڕەبوون یەکێکە لەو سیفەتە غەریزەیانەی کە لە ئینساندا هەیە دەشێت زۆرینەی مرۆڤەکان تووڕە بنەوە مرۆڤی زۆر جار ئیرەیی ئەگەر بڵێم حەسوودی دەبانی بەوەی کە هەندێک مرۆڤ سوبحان الله ینی غەریزەی تووڕەبوونیان زۆر کەمە کاتێ مرۆڤ تووڕە دەبێت دام بەخۆی دادەگرێت لە بەرامبەر کەسێک کە قسێکی خراپی بەرامبەر دەکات کاتێک کەسێک کە هەڵویسێکی بەرامبەر دەنوێنێ کەسێک کە زەرەری و زیانێکی پێدەگەێنێ ئەمەش بۆ خۆی یەکێک بەخشندەیەکی گەورە نییە چاکەکارێکی گەورە نییە خێرەی گەورە نییە لە بەرامبەر و کەسە دیکە بەتەکیید ینی ئەوە هەمویان ینی سەرەتا کە ئێمە بازەکەین ئەڵێن خۆزگە مرۆڤەکان بچن بە دوای قوڵ ببنەوە لە بابەتەکانە ینی هەچ کاتێک تۆ حتا قورئانیش تیا قوڵ بیتەوە زیاتر تاموچێژی لەکەی ئەوەشیان بۆ شێوازەی بەڵێ جای ئەمە حەزەکەم باسی ئاەتێک بکەین کە باسی ئینفاقەکە باسی بەخشینەکە خوای گەورە لە سوورەتی ئیبراهیم لە ئاەتی سیوەکە فەرمێ قل يا عبادي الذين آمنوا قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم كأوشتكتياه سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال أم آيات زورشتكتياه تنها بكورتي إما باسيبكين أو قل خواي جورة فرمي أي محمد صلى الله عليه وسلم توب عبدكاني من بلي خطابة أواني بلي خطابة بو عبدكان كوتكانتي بو عبدكان بو بتابتي أواني كأفرمي إيمان يعني هنا ئەفەرمێن نوێ بانوێژەکانیان بە ئەنجام بگێنن ئێمە تا ئێرای شتێکمان نییە وەیونفیقو یعنی سیرکە ئینفاقی لە دوای نوێژ هێناوە یعنی کەسێک نوێژەکە ئەبێ بشبەخشێ کەسێک نوێژەکە ئەبێ چاکەکار بێت مما ڕەزەقناهم کە ئەوە شتێکی تریتیا هەیە کە ئەفەرمێت لەوەی کە من پێم داون یعنی حکمت نابێ خەڵک شانازی بکات بۆی کە شتێکی هەیە بەخشێ دەبێ بڵێ ئەمەی خوایە من ئەدەمێ بۆ چونکە خوا فەرمێ مما ڕەزەقناهم لەوەی کە من پێم داون
پێ نەدا تۆ چی هی خۆتان نییە لە ئەوەی ئەبێ تۆ بیدەیت پێی بڵێ ئەمە هی خوایە من ئەیەم بە تۆ چونکە هی من نیە مەمنونتم ئەگەر ئەم خێرم لێ وەرگری ئەگەر ئەم بەخشینەم لێ وەربگری دوعای خێریشم بۆ بکەیت ئەمە دوو لە ئاەتەکە چێتریش هەیە سرە و علانیەتەن بە ئاشکرا و بەنهێنی یعنی ئێمە خەڵکی تا ئێستا وا تێگەشتوون جاری وا هەیە خەڵکی وایە هەر خێرەکەی هەر بەس ئیعلانی ئەکا هەشە هەر بەنهێنی ئیکا ئەی بۆ خوای گەورە ئەفەرمێ بە هەردووکیان بیکەن بۆ لەبەر ئەوەی دروستە بەنهێنی بکرێ ئەوە شتێکی زۆر چاکە بەڵام جارجار ئەبێ خەڵکەکانیش کە بە غیرەتیان هەیە و ئەبەخشن دەبێت بە ئەعلانیەتیش بیکەن بۆی خەڵکی تریش چاویان لێ بکات چونکە هەندێک خەڵک هەن لە ڕووی بەخشینەوە بەرامبەر بە مرۆڤەکان ئەو سڕن سڕ بەڵام ئەمانی تر ئەم کەسانی تر دەبێ ئاەتەکە فەرمێ بە ئاشکراش بیبەخشن دیسان ئەمەش خێرەکە تۆ دەبێ هاندەر بۆی کە هەموو فەرمان بە چاکە بکەین یان هۆکارێکی بی بۆ کردنی هاتیتە ناو خێرەوە کەواتە خێرۆک و باسما کرد ئەوەندە چەمکەکەی فراوانە پاشان دەفەرمێ چی یعنی خوای گەورە خیتاب لەگەڵ مرۆڤەکانە ئاکا ئاگاداریان ئەکاتەوە بۆ ئەفەرمێ من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال ببەخشن پێش ئەوەی ڕۆژێک بێت کە کڕین و فرۆشن هیچ سوودێکی نییە یعنی ئەگەر ئێستا تۆ خوای گەورە خیتاب لەگەڵ مرۆڤەکان ئاکا ئەفەرمێ ئێستا ببەخشن کە لە ژیانیای لەوەی کە من پێم داوی بە نهێنی و بە ئاشکرا ببەخشە بەڵام ئاگادار بەخوا ئەفەرمێ ڕۆژێک یێت پێش ئەوەی ئەو ڕۆژە بێ کە ئەو ڕۆژە چی شتێک ئیسفادەی نییە خوا ئەفەرمێ دووشت کە خەڵک زۆر شانازی پێکا لە دنیادا لە قیامەتە ئەو دووشتە باوی نامێنێ یەکەمیا کڕین و فرۆشن خەڵکانێک کە ئێمە تاجیرون و بازرگانین لە ڕۆژی قیامەتا بازرگانێکی سوودی نامێنێ ئەمە یەک دوو کە خەڵکی لەم دنیا شانازی بە شتێکی ترۆکە مەسلەی خزمایەتی و هاوڕێیەتی خوا فەرمی وەلا خیلال خزمایەتیش نامێنێ هیچ ئەوە نیە بڵێ خزمی فڵان کەسم لەم ڕۆژا بۆیە خوای گەورە خیتاب لەگەڵ عەقلی مرۆڤەکانە ئاکا ئێستا ببەخشن جا ئەو بەخشینە ئەگەر ئێوە بە کورتیەک خوای گەورەتمان چی بەخشینەکەی لە دوای نوێژی ناوە کەواتە عیبادەتە چاکەکردن عیبادەتێکی زۆر گەورەیە وەکو چۆن خوای گەورە چاکەکردنی لەگەڵ دایک و باوکە لەگەڵ چیا هێناوە وەقەضا رەبوکە ئەللا تەعبودوه ئیلا ئیاه وبالوالدین ئیحسانا هەر شتێک خوای گەورە لەگەڵ عیبادەتێکی گەورە بیهێنێ یان لەگەڵ عیبادەت پەرستنی خۆیان بیهێنێ دەلالەتە لەسەر گەورەی ئەو شتە خوای گەورە ئەفەرمێ من بپەرستن و لەگەڵ ئەوە لەگەڵ دایک و باوکتان ناچاک بن یعنی زۆر گەورەیە ئەو چاکەکاری تەواوکاری پەرستشی من بەنداوەتی من ئەوەیە کە تۆ لەگەڵ دایک و باوکت چاک بەوەیە پاشان نوێژەکە هەمزیز مامۆستا بەختیار ئەفەرمێتی نوێژ بکەن نوێژ زۆر گەورەیە یعنی ئەوەی ئێمە بەوە لەسەری ناڕۆین بەڵام بۆ بەخشینەکەی لە دوای نوێژە هێناوە چونکە کەواتە ئەم بەخشینەش ئاستی نوێژەکەی هەیە وەکو عیبادەت وایە بەڵکو و چاکتر چونکە زۆرێک لە زایان دەفەرمون عیبادەت تەنها شتێکە تۆ بۆ خۆتی نێوانی خۆت و خوای گەورەیە بەڵام چاکەکاری نێوانی خۆت و مرۆڤەکانە بۆیە زۆرێک لە زانایان هاتوون باز لەوە ئەکەن کە دەبێت چاکەکاری لەگەڵ مرۆڤەکانە بکرێت خەڵکی وا پیاخەمەی خۆسەم دەفەرمێ ئەگەر من بچم بەدەمی ئیشی برایەکمەوە بڕۆم زۆرم پێ باشتێکە لەوەی کە لەم مزگەوتا بمێنمەوە چەند ڕۆژێک عیبادەت بکەم کە لە مزگەوتەکەی خۆیانی بە دوای داواکاریی برایەکمەوە بۆ جێبەجێکردنی ئەم چاکە کەواتە چاکە وەکو نوێژەکە وایە چاکە وەکو ئەمانە وایە لە مزگەوتا کەسێک کە لە مزگەوتا بمێنێتەوە عیبادەتی خوا بکە بەڵام لەگەڵ مرۆڤەکانە چاک نەبێت ئەمە بەروبوومێکی نییە بۆیە ئەمە حەدیثێکمان هەیە کە لەواشە کە دەفەرمێت خەیر الناس من أنفعهم للناس کە ئەوە قولی ئەوە حەدیثێکە پاشان لە قولێکی نیشا هاتووە مەولانای ڕۆمی ئەوژەرە و قسە ئەکە ئەفەرمێتی وأن الناس من ينفع الناس مرۆڤەکان کێن ئەوانە کێن ئەو کە سوود بە مرۆڤەکانی تر ئەگەێنن یعنی ئەم سوود گەیاندنە بە مرۆڤەکانی تر کە جا بەخشین بێت قسەی چاک بێت هەموو ئەو چەمکانی کە زۆرن ئەمانە هەمیان دەکەونە ژێر چاکەکاریەوە مامۆستا ئەم بابەتە وەکو دەڵێن زۆر دەچێشەیەکێک لە ئیمامەکان دەفەرمێ الصەدەقەتو خەیمەتون عەلا صاحبیها یعنی سەدەقە و چاکەکاری وەکو چادرێک وایە بەسەر خاوەنەکەیەوە بەردەوام دەیپارێزێ لە بەڵاو نەهامەتیەکان ئەوەی کە کەسێکی تووشی لە میحنەتدایە تووشی نەخۆشیێک بۆ تووشی ئازارێک بووە یا وەکو کوردەواری خۆمان دەڵێن بۆ ژێڕانەوەی بەڵاو ناڕەحەتیەک خێرێک کە چاکەیەک کە خوای گەورە بەشکو ئەو خێر و حەسەناتە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم بەڵایە لێ دوورکەوێتەوە ئەم نەخۆشیە لێ دوورکەوێتەوە بەڕێز لەسەر ئەمە وڵا ئەوە بەتەکید ئەوە نمونەی ئێمە زیندوشمان زۆرە کە خەڵکانێک هەبوون ئاوەها چاکەیان کردووە
خی گەورە دووری خستونەوە لە بەڵاو ناڕەحەتی مصیبەت و لە نەخۆشی کە نەخۆشی شتێکە شافەکەی تەنها خی گەورەی بەڵام جاری وا هەیە ئەبێت سەبەب هەیە وکو چۆن دکتۆرە بەڕێزەکان سەبەبێکی مادین دیارن مەلموسن بەڵام سەبەبی معنەویشمان هەیە ئەوانن کە تۆ لە بینی خۆت و خوا چاکەیەک ئەەکەی ئەو چاکەیە دەبێتە ئەوەی کە خی گەورە ئەو نەخۆشیە لەسەر لا بە دا و مەڕضاکم بسەدەقە ئەوەمان هەیە کە فەرمێ ئێوە نەخۆشیەکانی خۆتان چارەسەر بکەن بە سەدەقە جا ئەمە هەرۆگۆی مامۆستا دەڵێ یەکێک لە هۆکارەکانی چاکبوونەوەی ئینسان ئەوەیە کە قەناعەتی هەبێ بەو دا و دەرمانەی کە وەری دەگریانی ئامادەجێکی ڕۆحیشی هەبێ دەشێ ئەما کە تۆ چاکەیەک لە خەڵچێک دەکەی دڵت پێی خۆش دەبێ ئەم دڵخۆشبوونەی تۆ هۆکارێک بێ بۆ بەهێزکردن و تەقویکردنی لایەنی ڕوحی بۆی بتانی بەرگەشت بگری بەرامبەر نەخۆشێکە بەرامبەر ئازارەکە و زووتر خی گەورە یارمەتی دا بۆ چاکبوونەوە پێشەوەی ئەو نمونە باسکەم شتێکە دروژان پێم خۆشە باسی کەم دکتۆرێکی بەڕێز باسی ئەوەی کەوتی نەخۆشیەکانی ئێستەی ئەم زروفە کە دکتۆرێکی بەناوبانگی خۆمانە وتی هەموو نەخۆشیەکانی ئێستا هەمووی خەفەتە هەمووی دڵ ناڕەحەت بوونە ئێکە چاکە ببێتە ئەوەی کە تۆ دڵ ئاسوودە بێ نەخۆشیەکەش نامێنێ بێگومان جایمە نمونەیەکمان هەیە ئەمە سەبا شتێکی هەل لەسەرەوە بیرم نەچێ ئەشێ لە دکتۆر بەڕێزەکانیش باسی ئەوەی بۆ دەکردم تی ئەگەر تی زۆر جار مام حاجەکان ئەوانەی بەتەمەنن کەسە بە ساڵداچوەکان لە ژنان و لە پیاوان دێن دەڵێ من زەختم هەیە لەم حەبەیان بدەیە هەمان حەب هەر هەمان شەریکەیان با بڵێن هەمان کۆمپانیا دەری کردو بەڵام ئەو کاغەزەی کە بەسەر ڕووکاری دەرەوەی چارەسەرەکەی و عیلاجەکەیەوەیە سیر دەکەی گۆڕاوە دەڵێ ئەگەر من ئەم چارەسەرە نەبێ ینی ئەگەر ئەم ڕەنگە نەبێ هیچ ئیسفادەی لێ ناکەم لەوانی تر ئیسفادەم نەکردو دکتۆرەکە دەیگوت تۆ پێویستە بگەڕێ هەتا ئەم عیلاجەی دەدەیت چکە ئەم عیلاجە تەقوی ڕوحی ئەوی کردووە تۆ نەوعیشی تر دەی باشتریش بێ ئەگەر ڕوحیەنەوە ئامادە نەبێ بۆ وەرگرتنی ئەم چارەسەرە چاک نابێتەوە کەواتە بە تاکید ڕۆح ئەبێ ئامادەی بێ بە شتانە با نمونەیەک باز بکەین ماڵسە بەختیار شێخ سەلمان کابرایەکەم بڵێن داعیەکی بەناوبانگە دەفەرمێت جارێکیان ئافرەتێ بۆی گەڕامەوە ئافرەتە هاتووە بۆلام ئەڵێ مناڵی بچووکێکم هەبوو تووشی نەخۆشی بووە لە قوریانی ئەو تووشێکی نەخۆشی بڵێن ئەم نەخۆشیە خراپ سەرەتان بووە ئەڵێ بردومە بۆ زۆر شوێن بۆ چارەسەر هیچ چارەسەرێکی نە بەڵام ئەڵێ ڕۆژێکیان خزمێکمان پێی وتم وتی بۆ چاکەیەک ناکەی بۆ بەخشینێک ناکەی بۆی مەشکم بەهۆی ئەم بەخشینەوە مناڵەکە چاک بێتەوە ئەویش پێڵێ ئەڵێ زۆر مشت بەخشیوە عنی بەخشینشتم زۆر کردووە بەڵام پێڵێ ئەڵێ ئەم جارە بەخشینەکەت بەنیەتی ئەمە بکە بەنیەتی ئەوەی بڵێ خوای یان جاوە دروستە لە شەرعەتۆ بڵێ خوای یان من ئەم شتە ئەەکەم لەبەر خاتی تۆ تۆش لەبەر خاتی خۆت ئەمەم بۆ بکە بەڵام ئەبێ بەخشینەکەی تۆ پێشکەوێ نەک چاوەڕێ بکەی بڵێ خوای یان ئەگەر تۆ ئەم مناڵی منی چاکرۆ من شتێکت بۆکەم ئەوە نابێەوە دروست نییە بەڵام ئەگەر بڵێ خوای یان تۆ بەخشینەکەی خۆت پێشکەش بکەی پێشی بخەی جا ئەو کاتە چارەسەرەکە زووتریت ئەڵێ خزمێکمان پێی وتم ئەم جارە تۆ خێرەکەت پێش بخە بۆ ئەوەی مەشکم خوای گەورە بەهۆی ئەم خێرە بەڵام نیەتی ئەوەی لێبێنە کە بڵێ خوای گیان من ئەم خێرە ئەەکەم بۆ ئەوەی کە مناڵەکەم چاک بێتەوە ئەڵێ بەگوێم کرد ئەڵێ منیش تەلەفۆنەکەم هەڵگرت تەلەفۆنێکم کرد بۆ ئەو شوێنە ڕێکخراوانەی کە ئیشی بەخشین و خێرخوازیەکەن دەڵێ پێم بود من لەسەر عایدی من 20 تەنەکە ڕۆن و 20 فەردە برنج ئەوە بیدەن بە فەقیر و هەژارەکان ئەڵێ تا ئەوەم کرد و هاتمەوە بۆ لای مناڵەکە سیر ئەەکەم بڵین دوایەوە کە مناڵەکەم بردەوە بۆ لای دکتۆری چاک بۆتەوە هیچ شتێکی نەماوەڵە چیت کردوڵێ تەنها ئەوەم کردووە دکتۆرێکی مسلمان دەبێت دەڵێ ئەوە بە تەکید ئەو بەخشینەی بەنیەتی ئەوەی کە کردوتە ئەو مناڵە چاک بێت و خوای گەورە شافیە خوا لە هەموو دکتۆرێک میهمترێکە شفای نەخۆشەکەی تۆی داوە بۆهۆی ئەو بەخشینەوە بەڵێ ئەمانەی علی مەبەستمان پێی ئەوەیە ئەم بەخشینانە جا ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەڵاو مصیبەت لەسەر مرۆڤەکان لابەجا خۆی بێت یا مناڵەکانی بێ یا بیریشمان نەتێت جاری وایە بەخشین دەبێتە لابەری بەڵاو مصیبەت لەسەر وڵات بەخشین دەبێتە ئەوەی کە خوای گەورە بەڵاو مصیبەتێک هەیە خوا ڕەحمەتت بەسەرا ببارێنێ وەکو ئەوەی کە باران نابارێ خەڵکی بچێ ببەخشێ پێم دەفەرمێ کاتێک کە باران نابارێ و چی بکەن ببەخشن سەدەقە بکەن چاکە لە بەرامبەرە ئەو بارانەتان ئەو ڕەحمەتەتان بەسەرا ببارێنێ خوای گەورە ئەتوانێت خەڵک هەموو زاڵم بێت هەر بارانیش ببارێنێ بەڵام خوای گەورە ئێوە مرۆڤەکان واز لە زوڵم بێنێ بۆی مرۆڤەکان بە ئیسراحەت بژین هەندانیان هەبێ بواسێنە لە زوڵم واز لەو زوڵمە بین مامۆستا باسی بابەتێکی تر بکەین ئێمە باسمان لە چاکەکاری و بەخشندەیان بەخشندەی و چاکەکاری
ئەویش بابەتی ئەوەی کە هۆکارێک بی بۆ ئەوەی کوڕان و کچان بەیەکگەێنی هۆکارێک بی بۆەوەی کە زەواجی شەرعی سونەتی ئەم جۆرە لە زەواجە پەرەی پێ بدەیت بەڕێزت لەسەر ئەمە دەڵێ چی ئەمە چاکەکاریەکەوە چ خێر و چ بەخشندەیەکە کە مرۆڤ لەگەڵ مرۆڤەکانی تر بکات چونکە هەندێک کەس بە تایبەت مامۆستانی ئاینی هۆکارێکی باشن سوپاس بەخوای گەورە بەوەی کە زۆرجار دەستێکی خێران هەیە لەوەی کە هەوڵ دەدەن ئەو کوڕانە و کچانەی کە دەیانەوێت زەواج بکەن بە شەرعی ئەوانیش هۆکارەکان ینی هەوڵیان بۆ دەدەن کە هۆکارەکانیان بۆ ئاسان بکەن و ئەم حاڵەتە سەر بگرێ بەڕێزت ئەمە چ چاکەکاریەکە وەڵامە چاکەکاریە لەگەڵ مرۆڤەکانە چاکەکاریەکی نەبڕاوەشە ئەمە نابێ ئینسانی مسلمان خۆی لەم شتانە بە دوور بگرێت وەکو جەنابیشت فەرمود هەم مامۆسایانی ئاینی و هەم کەسانێکیش کە قابلیەوەیە کە باز بکەن مامۆسای ئاینیش نەبوو پێگەی کۆمەڵایەتیان بەرزە دەستیان هەیە لەم ئیشە ئێمە کۆمەلگا تا ئێستا سوپاس بۆ خوایگەورە کۆمەلگایەکی مولتەزیمین بە دینی ئیسلامەوە و تا ئێستا گەنجانێکمان هەن ینی چۆنەڵێ ئەوەندە سەربەدەرۆنین و چەند ئافرەتانێکشمان هەن کە مولتەزیم و داپۆشراون و ئەوەندە ئەو ینی کە خۆیان لە حرام بە دوور ئەگرن ناتوان ببنە هۆکاریەوەی کە خۆیان دامەزاندێ بۆ خۆیان بکەن ئەبێ لە مقابلی ئەمە بەڕاستی کەسانی مسلمان جا ئەگەر مامۆسای ئاینی بێت مامۆسای قوتابخانەکان بێت کە بەناوبانگە عەشایریەکان بن دەور و دراوسێ بێ خزمێکی دوور بێت دەبێ ئالەم کاتە ئیشێک بکرێ بۆ ئەمانە لەبەر ئەوەی ئەم مادەم پابندە بە ئیسلامەوە لە ماڵەکەی خۆیان دائەنیشی خۆی دا ئەپۆشێت حیا و حرمەتی خۆی پاراستووە دەبێت کارێک بۆ ئەمانە بکرێت تەبعەن ئەمانە ئەوە خێرەکەی دیارە کە چەندە خێرەیتەوە تۆ ئیشێکی وا ئەکەی کە ئافرەتێکە دامەزراندەوە بۆ کوڕەکانیش یعنی ئێمە کوڕی واشمان هەیە کە مولتەزیمن مسلمانن یعنی تااقەتی ئەویان نییە کە بچن شتێکی وا بکەن کە کەسی ئافرەتی بۆ خۆیان بدۆزنەوە هەرچەندە لە دوای دۆزینەوەکە دروستە ئیتر ئەو کاتە بەیەک بگەن و تەماشایەکتری بکەن ئەمە بابەتێکە بەڵام بۆ ئەوەی کارەکە بۆیان ئاسان بکرێ بەڵام ئەمە دەبێت کۆمەڵی کەس دەنێواندا بن کۆمەڵێک کەسان هەبن بۆ یعنیەوە بە تەئکید ئەمەش خێرێکە لەو خێرانەی کە ئێستا ئێمە باسیەکەین بە تەئکید ئەوە خێرێکە لەو خێرانەی کە بگرە ئەگەر بێت و ئەم دوانە تۆ بەهۆی تۆ کە ئەگەن بەیەک واز لە تووشی زینا نابن تووشی حرام نابن بەڵکو ماڵ و مناڵێکیان بۆ خۆیان دروست ئەبێ مناڵێک دێتە ئاراوە ئەم مناڵە دوایی چی چاکەیەک ژیان بەردەوام دەبێت ئەم مناڵە دوای ئەوە چاک دەرەچێ چاکە ئەکات ئەمانە هەمووی ئەگەڕێتە بۆ ئەو کەسێک کە سەبەبەکە بۆ ئەم کەسە بوو بەیەکی گەیاندون بە تەئکید ئەمە یەکێکی ترە لەو خێرانەی کە دەبێ بکرێت و پەرەشی پێ بدرێت مامۆستا بەختیار حەزەکەم ئاەتێکی تریش هەر باز بکەین بەڵام مادەم حەز دەکەی ئاەتەکە باس کرد لە خزمەتیان باشە ئاەتێکمانی خوای گەورە کە لە قورئانە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة طبعا ئەم ئاەتانە ئەمە هەمووی خیتاب لەگەڵ مرۆڤەکانە ئەم ئاەتە شتێکی تایە کاتێک کە هاتە خوارەوە یەکێک لە هاوڵەکان دوو مووقیف هەبوو لەم هاتنە خوارەوەی ئاەتەکانە جا بەخشین خەڵک وا ئەزانەی تر ئەم بەخشینە خوا ئیشی بەم بەخشینەی ئێمە هەیە خوا ئیشی بەوەیە کە کەسێکە دەوڵەمەنە با دەستی فەقیرێک بگرێ خوا هیچ ئیشی بەوە نییە بەس خوا بۆیە هانی مرۆڤەکانەدا هەتاوەکو مرۆڤەکان بە یەکسانی بژن ئەفەرمێت لە حکمەتی زەکات ئەوەیە کە لە دەوڵەمەنەکان وەرئەگیری ئەدرێ بە فەقیرەکان بۆ ئەوەی ئەم فەقیرێش بتوانێت وەکو ئەم هیچ نەبێ ژیانێکی سادە بۆ خۆی فەراهەم بکات ینی بۆی ژیان هەمووان تیا مشتەرەک بن نەک هەندێک زۆریان هەبێ و هەندێکیش لە هەموو شتێک مەحروم بن حکمەتی زەکات و بەخشین ئەوەیە هەرچەندە زەکات واز بوو بەڵام بەخشین سونەتە ئەمە ئاەتە کاتێکە هاتە خوار و ئەبوو دەحتە یەکێک بوو لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله جا بەڕاستی ئێمە دەبێ ئەمانە زیندوو بنەوە ئەم مرۆڤانەی کە ئەبەخشن بە چاکی ئەم مرۆڤانەی کە بە قسە و بە عەمەل هەردووکیان بەیەکۆ ڕەفت ئەکەن دەبێ ئەم مرۆڤانە جارێکی تر هەن زۆر بن یعنی بەڕاستی خەڵکانێک هەر ئێستا بەڵام ئێمە دەمانەوێت مرۆڤەکان کە ئەبەخشن بە قسە و بەکردەوە زیاتر بن ئەبوو دەحدە یەکێک بوو لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک ئەو ئاەتە هاتە خوارەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا خوای گەورە داوا لە ئێمە کە ئێمە ببەخشین قەرزی بینێ وتی بەڵێ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەتۆ بە شایەت بە ئەوا من باخێکم هەیە ئەو باخەم 600 دار خورمایتیا هەیە هەر 600 دار خورماکە لە ڕێی خوای گەورە دام بە قەرز بەخوا تۆ چی لێکەی بیدە بە فەقیر ئەی بە قەرزارەکان چی لێکەی لێ بکە یعنی کە کاتێم ئاەتە هاتۆتە خوار و مسلمان دەبێت لەوە تێبگا خوای گەورە ئیشی بە قەرزەکە نییە بەڵام خوای گەورە ئەوێ کە تۆ ئەو قەرزی ئەدەیتێ و ئەداتەوە بە ئەضعافا کەثیرە
هەر لە دنیا لە ڕۆژی قیامەتیدا بەڵام ئێوێ ئەم مرۆڤانەی کەتر هەن هاندانێکە بۆی کە وەکو یەک بژین لە مقابلی ئەما مووقیفی بێبڕواکان دووڕوەکان وتیان چی خوای گەورە فەقیرە بە ئیتیزازەوە وتیانەوە خوای گەورە فەقیرە و داوا لە ئێمەکە إن الله فقير ونحن أغنياء أو تا خواي جورا فقير وإما دولمني خوا داوي قرض مالك أنا خوا بو خوي ناوي خوا إيوي بيدي بمرو فكان بلام خواي جورا لقيامتها باداش الأداتوا أم نمونانا دبي بينا وسر أم جويزوي هن بلام دمانوي أم نمونانا زياتر بن كدستي خلقي بگیرێت چونکە لەم ڕۆژگارە ما مەسابقەتە خەڵک زۆر پێویستی بەوە هەیە هاوکاری مرۆڤەکان بکرێت چونکە مرۆڤەکان ئێستا بەعام لە مۆزەفەوە لەوانەی کە مۆزەفی ژنین ئەوەی کە مۆزەفەوە دیارەکە ڕابتە بچۆنە ئەوەشی مۆزەف نییە ما مەسابقەتە کرێکارێکەشی دەست ناکەوێت یعنی چونکە ئیژ نییە دەبێ خەڵکانێک ئەمڕۆکە ڕۆژی مەردایەتیە ڕۆژی پیاوەتیە ڕۆژی ئەوەیە کە ئینسان قۆڵی خۆی لێ هەڵ بمارێت چونکە شەر نییە هەموو ڕۆژێک ئاوەها خەڵک احتیاج بێ لەوە ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە ڕۆژێک دێتەوە خەڵک هەر زەکاتی وەرناگرێ بەڵام ئەم ڕۆژەی کە کەسانی خوای گەورە پێیاون هەیانە ئەمڕۆکە قۆڵی مەردایەتی لێ هەڵ بماڵن با بێن وەکو ئاوەها ئەبوو دەحدە ئاسایی شتێکیان هەیە بە قەرز بیان بەخوا بۆ ئەوی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ئەضعافن کەثیرە بیاداتەوە بەڵام هەرچەند دەزانیان دەفەرمون خوای گەورە لە دنیاشە هەر پیانەداتەوە مامۆستا جا پرسیارەکەی نژۆ کاتەویستم هەر لەسەر بابەتی قەرز بوو بابەتی قەرز یەکێکە لەو بابەتانەی کە لە ئیسلامدا یان با بڵێن ژیانی مرۆڤایەتی هەر لە ئێستا دنیای اقتصادیش هەر لەسەرەوە بندەکە ئێستا ئەگەر کەسە دەوڵەمەندەکانیش قەرز نەدەن بە کەسەکانی تر یانەوانەی کە هەیەە نەیدەن بە خەڵکانی تر ئێستا بانقەکان قەرز دەدەن بە خەڵک حکوومەت قەرز دەدا بە خەڵکی بەڵام ئەوە شتێکی تری لەبارە وەردەگرێ زیادێک قسەمە لەسەر ئەوە نییە بابەتی قەرز کەسێک دەتوانێت دەستگورایی کەسێک بکات ئەوە بۆ خۆی خێرەکەی چەندە و چ جۆرێک لە چاکەکاریەوە تا چەندە ئەمرۆڤە بەشداری کردووە لەوەی کە ئەمرۆڤە هەڵسێنێتەوە نهێڵێ تووشی کەوتن ببێ تووشی گرفتاری ببێ قسێکی کوردیشمان هەیە دەڵێ قەرز دوو ماڵان ئاوەدان دەکاتەوە هەمە ئەوەی کە کابرا هەیەی هەمەویش کە وەری گرتووە ماڵی ئەو ئاوەدان بۆ تۆ دوایی کە بۆش ئەمیشی دەجێڕێتەوە وەگەوەیەکە ماڵ هەری ئەو نەبووە ئێستا خوای گەورە بۆی ناردوێ بەڵام بابەتێشکە لە قەرز ئەویش ئەوەیە تۆ قەرز داوە بە کەسێک و مۆعیدێک لەگەڵی هەیە بەڵام لەو مۆعیدەیان لەو فترە زەمەنێ لەو کاتە دیاری کراوی کە بۆ دیاری کردو بیدەوە بە کابرا بەڵام بە خاوەن قەرزەکە ناتوانی بیدەیەوە ئەم خاوەن قەرزە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسە بکا کە قەرزی پێداوە ئایا بەڕاوەستانی یان بەوەی کە پەلەپەلی لێ نەکاتاوەکو خوای گەورە دەرویەکی لێ دەکاتەوە لە قەرزدارەکە و دەیداتەوە یان بەوەی هەر لێی خۆش بێ یان بۆی هەر باسی نەکا کەی بووی وەگەرنا ئەمەش بۆ خۆی خێرەی گەورە نییە چاکەکارێکی گەورە نییە دەست خۆی ماسەبەکە پرسیارەکە من هەرچەندە وتاری ئەم جمعەم لەسەر ئەم بابەتە بووە جا پێشم خۆشە بوو ماوەیەکی زۆرە دام نابوو کە ئەم بابەتە باز بکەم چونکە کێشەیەکی زۆر گەورە دروست بووە لە ناو دوکان و بازاڕ و عایلە و هەموو شوێنەکە لەسەر مەسەلەی قەرز من ماوەیەکی زۆرە کە بڵێم ئەگەر چەند مانگێک ئەبێ خۆم بۆ ئامادە کردو بۆ ئەوی کە ئەم بابەتە باز بکەم ئەمڕۆکە سوپاس بۆ خوای گەورە لە وتاری جومعە لە وتاری هەینیا من ئەم بابەتەم تیشکم خستە سەر ئەم بابەتە بە سێ خاڵ یەکەم و دووهەم واز لێنم خاڵی سێهەم لێرە کە ئەو پرسیاری جەنابتە باسی ئەکەین کە ئەو کەسانەی کە قەرزیان داوە بە خەڵکی ئێستا زروفێکە کە قەرز دراوە مەوعیدێکدان دراوە کە لەو مەوعیدا ئەم قەرزە بدرێتەوە بەڵام سیر ئەەکەی کابرا ناتوانێت لەو کاتا بیداتەوە یعنی مووقیفی ئەم خاوەن قەرزە ئەم کەسێک کە قەرزەکەی داوە ئەبێت چی بێت ئێمە لێرە بەڕاستی پەیاممان هەیە بۆ ئەو خەڵکانی کە ئەوەهان خوای گەورە زیاتریان پێ بەخشێ زیاتر دەوڵەمەندیان بکە ئێمە لێرە چەند نمونەیەک باس ئەەکەین بە ئومێدەوەی کە ئینشاڵڵا ئەم نمونانە تەئسیر لە دڵی ئەو کەسانە بکە کە قەرزیان داوە بەو کەسانی کە فەقیرن کە زیاتر قەرز بدەن کە زیاتر قەرز بدەن و هەوڵ بدرێت یارمەتیان بدێت جا لە چی ڕوویەکەوە ئێمە چەند نمونەیەک باس ئەەکەین کە حەدیسی پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم کە چاوبۆشیکردنە لە قەرز جارێکیان ئەو حەدیسە دەگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵی خۆیان تەبعاً ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەنیشتی مزگەوتەکەەوە بووە هەج دەنگە لە ناو مزگەوتە هەبوو بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لێی بووە چونکە وەکو ئێستاش نەبووە دەلاقەیەک هەبووە وازان و کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێوە سێری ناو مزگەوتەکەی کردووە بەڵێ
ئەبیسێ لە ناو مزگەوتەکە دەنگەدەنگێک هەیە ئەم دەنگەدەنگە لە بینی دوو هاوڵە یەکیان کەعبی کوڕی مالیکە یەکیشیان ئەبی حەدرەدە کە هەردووکیان هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە گوێی لە دەنگەدەنگەکە ئەبێت گوێی لێتی کەعبی کوڕی مالیک دەفەرمێ دەبێ قەرزەکەم بیتەوە چونکە من قەرزم بە تۆدا و موعیدێکمان داناوە دەبێ بمدەیتەوە ئەوی زۆر تکاو ڕجاکە کە مشکم هەرچۆن بێ یا لێی خۆش بیان پەلەنەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو دەلاقەیەوە سەرێک ئەهێنێتە ناو مزگەوتەکە و سێرێکیانەکە و دەفەرمێ یا کەعب بانگی ئەکا ئەویش پێی دەفەرمێ فقال لەبەیکە یا رسول الله صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بەڵێ گیان و ڕۆحم بە فیدات بێت چی ئەڵێ چونکە سەحابەکان مشتاقی ئەوە بوون کە ئەگەر بۆ جارێکیش بێت پیامبەر ڕوویان تێ بکات و بانیان کات تەکلیفێکیان لێ بکات ناوی ئەوان لەسەر دەمی مبارەکی ئەوە بێتە یعنی ئەوە بۆ خۆی شانازیەکە تا مێژوو هەتا ئەو کەعبەوە تا تۆمار کراوە لە مێژووە ئەفەرمێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی ئەفەرمید من بە گوێت بکەم فەرمووی دع من دینک هذا فەرمووی لەو قەرزەی کە پێت داوە لێی خۆش بە نەشی و هەمووی لێی خۆش بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستی مبارەکی بەس کرد فەرمی وأومأ بيده إلى شطري فەرمی ئاوەها نیوەی قەرزەکە لێی خۆش بە فقال فقط فعلت ومنیش کردم وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مادەم فەرمووتە نیوەی ئەوان نیوەکەی لە قەرزەکەی خۆش بوو رسول الله صلى الله عليه وسلم هانی مرۆڤەکانی بەم شێوازە داوە کە لە قەرزی برا موسڵمانەکەی خۆش بێن نمونەیەکی تریش بگەڕینەوە کە لە حەدیثی صحیحە هاتووە جارێکیان لە دوو هاوڵی تر ئەبن یەنە بەردەم ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جا زۆرێک لە کێشەکان ڕوبەڕووی پێغەمبەری خوا کراوە صلی الله علیه و سلم بۆ چونکە ئەو کەسێکی بەتەنها کەسێکی ئاینی نەبووە کەسێکی کۆمەڵایەتی بووە دکتۆر بووە پسپۆر بووە شارەزای علم یعنی مامۆستای علم النەفس بووە هەرچی کێشە هەیە ڕوبەڕووی ئەم بۆتەوە بەڵام ئەم کانیاوی خۆشبەختی مرۆڤەکان هەموو شتەکان بووە یعنی ئێستا یعنی خۆی شتێک بچووک نەکردوتەوە لە شتێکە ئەو مامۆستا بووە دەبێ ئێمەش چاو لەوکەین ئێمەش سنتەر بوو بۆ ژیان بەڵێ بەتەکید ئەبێ هەر یەکێک لە ئێمەش ببینە ئەو سنتەری کە جەناب دەفەرمی بۆ ژیان بۆ هەموو خەڵکێک دەفەرمێت جارێکی تیان دوو هاوڵ دێنە بەردەم ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باز لەوە ئەکەن کە یەکیان قەرزی داوە ئەویتیشان قەرزەکەی وەرگرتووە لەویا دەبێتە مناقەشەیەکی زۆر گەورەیان ئەوەی کە قەرزەکەی وەرگرتووە دەڵێ دوو تکام لێت هەیە دەڵێت چیە دەڵێ داوا لێکم یان ماوەی قەرزەکەم بۆ درێژ بکەرەوە یان لە قەرزەکە هەندێکیم لێ خۆش بە ئەوی تریش هاوارەکە دەڵێ قەسەم بەخوا نە لێت خۆشە بم نە ماوەی قەرزەکەش بۆ درێژەکەمەوە پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ودی و درگاکەوە ئەبێت لە ماڵی خۆیانە ئەبێت گوێی لەم هاوا لەم سوێنە ئەبێ کە ئیخوا رسول الله صلی الله علیه و سلم چەند جارێک تووڕە بووە لە ژیانیە یەکێک لەو جارانە ئەم کاتە بووە بەرامبەر بەم کابرایی کە سوێن ئەخوا کە ئەفەرمێ قەسەم بەخوا نە ماوەکەت بۆ درێژ ئەەکەمەوە نە لە قەرزەکەش هەندێکی لێ خۆش دەبووم پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێتە دەرەوە دەفەرمێ ئەین المتألی على الله ألا يفعل المعروف ئەوە کێ سوێن ئەخوا بەخوای گەورە کە چاکە نەکات بۆ سوێن ئەخۆی چاکە نەکەی ئەم برایی تۆ هاتووە دوو تەکلیفت لێکە یا ماوەکەی بۆ درێژ بکەرەوە یان ئەوە تا لە قەرزەکەی هەندێکی خۆش بە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی ئەفەرمی من ئەوەی بۆ بکەم وتی خۆتان لە بینی خۆتانە بەڵام تۆ بۆ سوێن ئەخۆی کە چاکە نەکەی چاکەی لەگەڵا بکە ئەمە برایەکتە زروفێکی بەسەرا هاتووە چاکێکی لەگەڵاکە بۆ دەستی بگرە هاتووە هانای بۆ لای تۆ هێناوە بۆ ئەوەی کە یارمەتی بدەیت مامۆستا بەختیار بەڕاستی چەند حەدیثێکی تریش هەن یەک بەسەرهاتی تر ئەگەر فەرموو لە خزمەتان بەگە پرسیارەکە بەڵێ مامۆستا ڕووی دیکەی بەخشندەیی مرۆڤە لەو مافانەی تۆ بەلایەتی ئەوەی باسمان کرد ئەوە ماڵ بوو یەکێک لەوانە کە قەرزت پێداوە و پێویستە بۆت بژێڕێتەوە یان یەکێک لەوانە کە تاوانێکی بەرامبەر تۆ کردووە سنووری تۆی شکاندووە بە نمونە ماڵی تۆی خواردووە یان بنمونە لە کەسێکی تۆ بە ئۆتۆمبیلەکەی لە کەسێکی تۆی داوە یان زیانی بە لایانی دەرونی تۆ گەیاندووە دڵی تۆ ئێشاندووە یان زیانی بە لایانی مادی تۆ گەیاندووە زیانی بە ماڵەکەت گەیاندووە بە هەر ڕێکارێک لە ڕێگەکارەکان ڕێگای تۆی گرتووە ئەگەر تۆ لەم کەسە خۆش بی ئەمەش بەخشندەیەکی گەورە نییە چاکەکارێکی گەورەیە لەگەڵ ئەو جۆرە کەسانە دەیکەی لە کاتێکیشدا توانای ئەوەت هەیە کە تۆڵەیان لێ بکەوە توانای ئەوەت هەیە کە مافەکەیان لێ وەربگرێەوە و دەتوانانی لیاوان بگرێەوە بەڵام لەبەر خاتری خوا دەڵێ من لەبەر خاتری خوا دەمەوێت کە لەم مافەی خۆم خۆش بووم کە لەسەر تۆیە ئەمە یەک کە تۆ لە مافەکەی خۆت خۆش دەبێت و چاکەیەکی گەورەیە و بەبارێکی دیکەشدا لەوانەیە ئەو مرۆڤێکی ئەو کەسەی کە
یعنی ئەو مافەی تۆی بەسەرەوە بۆ کەسێکی دڵڕق بوو بێ وای لێ ناکەی کە دڵی نەرم ببێ بێت تۆش ببی بە قدوەی حەسەنە بۆ ئەو الدال على الخير كمثل أجر فاعله وكوي كسي خيرك دكا يعني كسيك دبيته هوكار بو خيركي وكو أو خيري بردكويت كتول آينده دا دبي بقدويش حسن بوي كمروفا بو همو تمني تاكب كوازدم جورا صفتاني بيني والله بو خيركي نك بلين خيرك بكو خيركي زور قوري اللي بردن بيغمبري خاصة أو صفة جواني هبو اللي بردني هبو اللي زورشتا بله لە هەموو شتێکا بەتابەتی لەوانە و خەڵکیشی هانداوە کاتێک کە شتێک ئەکرێ ئەگەر دەست ئەنقەز نەبێ ئێمە بڵێ تۆڵە دانراوە بۆ مەسەلەی ئەوەی کە شتێک ڕوو ئەداوەکو مەسەلەی کوشتنێک کە بە ئەنقەز بووە ئەوەی کە کەسێک بە ئەنقەز شتێک ئەەکە ئەمانە تۆڵەیەک لە بەرامبەر یا فیدیەک دانراوە بەڵام ئاەتێکە فەرمی ئەگەر لیان خۆش بن ئەو ئەولاتریەکە بۆ ئێوە ئەم لێ خۆشبوونە ئیسلام پیاغەمبەری خۆ ئەمەی هەڵبژاردووە ئەم لێ خۆشببوونی زیاتر هەڵبژاردەوە بەسەر ئەوە ئەمە خێرێکی زۆر گەورەیە بە تاکیدەوە زۆر جاری تریش باس کراوە بەڵام من ئەگەر مەجال هەبێ مامۆستا بەختیار نمونەیەکی زۆر نمونەیەکی ترمان هەیە لەسەر مەسەلەی قەرزەکە زۆرم پێخۆشە باسی بکەم چونکە ئەم زروفەی ئێمە ئێستا خەڵک زۆر قەرزارە بۆیە وەکو ئەو پەیامەی کە وتمان ئەیدین بەگوێی ئەو برایانەی کە خوای گەورە سەرەت و سامانی پێبەخشیون مامۆستا بەر لەوەی تۆ ئەم نمونە بجێڕێەوە باشە بەسەر چاو نمونەکەت بجێڕەوە بەڵام کاتێ تۆ خۆش دەبی لەوەی قرز لە کەسێک وەرناگری یان نیوەی لێ خۆش دەبی یان هیچ دەبێ پەلەی لێ ناکەی لە دانەوەی تاخوای گەورە دەیدات ئەگەر تۆ پەلە بکەی لە کەسە لەوانەیە کێشێکی کۆمەڵایەتی لە ماڵەوەیان سەر هەڵدا بۆی کەنیانە یان دیسان ناچار بێ بچێ لە کەسێکی تر وەدەبیگرێ و بیداتەوە یان ناچار بێ پەنابەرێ بۆ کارێکی ناشەرعی نادروست چێ پارەوە بگرێ بیداتە بە تۆ کە دوای دەخەی یان لێ وەرناگریەوە یان پەلەی لێ ناکەی ئەم کابراوە ناکەی کە لە هەموو ئەم کارە خراپانە دوورکەوێتەوە یان شیرازەی کۆمەڵایەتی و ژیانی عائیلی ئەو تێک نەچێت ئەوە بە تاکیدەوەی حەزێکی جواب بدەدەین ئینشاءڵڵا بەڵێ ئەوە لە بەروبوومەکانی بەخشینە یعنی یەک لە بەروبوومەکانی بەخشینەوەیە کە تۆ ئەم کەسە لە خراپەت ئەپارێزی بەڵێ لە تەماح ئیپارێزی زۆر شتیا هەن بە کوتی باسێکن ئەو نمونە پێم خۆشە باسی رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ جارێکیان کابرایەک فإن رجلا لم يعمل خيرا قد يعني هي چاکێکی نەبووە بەڵام چاکێکی تری هەبووە وكان يداين الناس قەرزی بە خەڵک داوە يعني ها لەوە چێ بڵێ نوێژی نەکردووە بە ڕۆژوش نەبووە بەڵام یارمەتی خەڵکی داوە ئێمە ئەپەڕین چین ئەڕۆین بۆ کوێ بۆ ئەوەی کە ئەم کابرا وەفاتی کردووە ڕسوڵ دەفەرمی ئەم کابرا وەفات ئەکا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە زیندوی ئەکاتەوە پێی دەفەرمێت تۆ هیچ چاکەیەکت کردووە تا بەهۆی چاکەکە تۆ من تۆ بخەمە بەهەشتەوە ئەفەرمێ هیچ چاکەیەکم نەکردەوە بە شتێکم کردووە دەڵێت چییە دەڵێت تەنها تەبعاً خوای گەورە خۆی زانایە عەبدەکان چی ئەکا بەڵام لێ پێچینەوە دەبێ هەر بکرێت دەفەرمێ یەک چاکەم کردووە ئەوە بووە کە من قەرزم بە خەڵک داوە دەوڵەمەند بووم بە شاگردەکانیشم وتووە ئەگەر ئەو کەسانەی یێنەوە قەرزەکان ئەهێننەوە سەیریان بکەن ئەگەر ئەزانن فەقیرە و دەڵێ بەخوا ناڕەحەت پەیام کردووە لێی خۆش بە قەرزەکەیان لێ وەرمەگرنەوە لەبەر چی ئەڵێ لەبەر ئەوەی لعل الله يتجاوز عنا لەبەر ئەوەی کە خوای گەورە لێمان خۆش بێت هەر ئەوەم کردووە خوای گەورەش پێی دەفەرمێ دەی باشە تۆ عەبدێکی لە مرۆڤەکانی من خۆش ئەبیت من چۆن لە تۆ خۆش نابم ئەوامش لە تۆ خۆش بوو ئەمە هاندانێکی زۆر گەورەیە بۆ ئەو کەسانی کە قەرزیان لای خەڵکیە جا قەرزەکان مامۆستا بەختیار شەر نییە پارە حەق دەست بێت ئێستا خەڵکانێکی زۆر لە کرێخانوان 5 مانگ 4 مانگ 6 مانگ ئەم کرێخانووی نەداوە ئەگەر ئەم کابرا بڵێ لەبەر خاتی خوای گەورە 2 مانگیان لێت خۆش بووم یان ئەوە ئەمە هەمووی هەر لێت خۆش بووم لەبەر خاتەوەی کە خوای گەورە لە ئێمەش خۆش بێت بە تەئکید خوای گەورەش لەو مرۆڤە خۆشە بێت ئەوجا خۆشەویستی و ئولفەت و مەحەبەتی لە نێو مرۆڤانە جاسی کە بزانە فەوائیدەکانی بەخشین و چاکەکاری چییە یعنی هەر بە سورعەتیەک ئەگەر مەجال هەبێت یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ ئیمان پێ کامل ئەبێ کەسێک ئیمانداری تەواوە کە ئەبەخشێ ئیماندارەوە ئەوە کەسێ یان کەسێک چیت بۆ دروست دەبێ حوسنی زەن بەخوا يعني تۆ بۆ ئەبەخشی بۆەوە ئەبەخشی حتا کابرا کە نوێژ و عیبادەتیشی نەکردووە بڕوای وا بۆ کە مەشکم خوای گەورە لە گوناهەکانی خۆش بێ یعنی حوسن و زەنت بەخوا هەیە تەبعاً خوای گەورە ئەو چاکەیەت ئەداتەوە پاشان ئەدای شکری نیعمەتە تۆ خوای گەورە دەوڵەمەندی کردووی خوای گەورە وتمان شەر نییە دەوڵەمەندێتی لەفز و فەساحەتێکی پێداوی ئەتوانی کردویتی دە کەسێک کە سوڵحێک بکەیت کە ئەچیتە بینی دوو کەسەوە سوڵحەکەیان بۆکەی ئەدای شکری ئەو نیعمەتەیە کە بەخوا بە تۆی داوە دەمولەفزەکەیە کە هاتەوە ئەتوانی یارمەتێکیان بدەیت کەواتە یەکێ لە بەروومەکانی تری بەخشین و چاکەکاری لەگەڵ خەڵکیە ئەدای شکری نیعمەتەکەیە یەکێتر لەوانە تەسکیەی نەفسە مامۆستا بەختیار یعنی تۆ کە شتێکت هەیە نەفسی خۆت پاکەیتەوە بەڕاستی پارە بەخشین و پارەدان نەفس ئیمانێکی بەهێزی ئەوێ و نەفسێکی پاکیشی ئەوێ چونکە هەموو کەسێک ناتوانێت
پارەیە کە خۆشەویستە بیبەخشێ بە خەڵکی. یەکێتر لەوانە سەبەبی بەرەکەتی ماڵە. پێغەمبەر دەفەرمێ چی؟ سوێن ئەخوا فەرمێ وەڵڵاهی ماڵ بەبەخشین کەم ناکات. ماڵ بەبەخشین کەم ناکە، یعنی کەواتە کە کەم ناکانی زیاد ئەکا، خوای گەورە ئەی بەخشێ زیاترەوە بەروبوومی بەخشینەکانن. یەکێتر لەوانە گەیشتنە بە خوای گەورە، گەشتنە بە بەهەشتەکەی خوای گەورە. هەر کەسێ لە دنیا چاکەکارە ئەبەخشێ لە ڕۆژی قیامەتا کوێ؟ خۆ شوێنی جەهەنم نییە، بەڵکو شوێنی ئەو کوێ؟ تەریقی ڕێگەکەی ئەو بەهەشتەکەی خوای گەورەیە، چونکە لە دنیا لە بەرخاتری خوای گەورە بەخشیوێتی. یەکێتر لە بەروومەکانی ئەوەیە کە فیتنە ناهێڵێ. مام مستەفا، فیتنە لە سەر زەویە ئەکوژێنێتەوە. کەسێکە پارەی نییە، ئەگەر کەسێک قەرزی باتێ بە قەرز پانا نابا بۆ خراپ. کەواتە بەهۆی ئەوەی کە تۆ قەرزەکەت پێداوە ئەم نەفەرەت پاراستووە لەوەی کە بچێ خوا نەخواستە دزی بکە، پەلاماری شتێک بدا، شتێکی تر بکە. حتا خەڵکانی وایە لە قەرزاری خۆیان ئەکوژن، تۆ لەبەر خاتەوەی کە ئەم قەرزەت پێداوە وا لێ کردووە خۆی نەکوژێت. پاشان لە هەمووی گەورەتر بەروبوومی بەخشین خۆشەویستی زیاد ئەکا. تەهادە و تەحابوو، ئەگەر بە هەدێش بێ تۆ ئەم بەخشینە ئەیدەی بەم نەفەرەکە ئەگەر قەرزیش بێت مادەم پێی ئەبەخشین ئەم کەسە تۆ شک ئەبا هانای بۆ تۆ هێناوە بە تەئکید خۆشەویستی زیاوەکە. ئەمانە هەر هەمویان بەخشندەی لە هۆکارەکانی بەخشندەی هۆکاری ئەوە ناگەینە کە تۆ خۆ پێغەمبەری خوات خۆش دەوێ، هەم خوای گەورە فەرمان دەکات کە تۆ چاکە بکەی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە چەندین شوێن و فەرموودەدا ئاماژە بۆ دەکات کە چاکەکار بی و چاکە بکەی. کە تۆ چاکە دەکەی و بە دوای چاکەکاری کەوتووی نیشانەی ئەو نیە کە تۆ فەرمانبەرداری فەرمانەکەی خودا و پێغەمبەری خوات کردووە. بەویستی ئەوان داوایان لێکردی و کردوتە کەواتەمە بە دوای ڕەزامەند کەوتنی خوای گەورە نییە، بەڵکو خۆشەویستی پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا نییە. بەدەستهێنانی خۆشەویستی ئەوانیشە و بەڵکو وتمان کاملبوونی ئیمانیشە، هەر نەک ئەوەی کە تۆ بەجێ کاتێک کە ئەمری خوا جێبەجێ ئەەکەی، ئەمری خوا جێبەجێ ئەەکەی چییە؟ لە بەرامبەریە خوای گەورە پاداشت ئەداتەوە. چاکەکردن چییە؟ جێبەجێکردنی ئەمری خوای گەورێت. تۆ بەم جێبەجێکردنی چاکەی کە جێبەجێ ئەەکەی خوای دۆچی لێت ئەبیتە کەسێک کە ئیمانداری. جا فەرقی ئیماندار و مسلمان زۆرە. ئیماندار ئەو کەسەیە کە ئیتر بە تەواوەتی ئیمان چۆتە ناو دڵیەوە، بەڵام مسلمان ئەوەی کە تەسلیمی دیونەکە بووە شتی تریش ئەکا، بەڵام ئیماندار نایکا. کەواتە ئەگونجێ ئەو کەسانی کە زۆر ئەبەخشن ئیماندارەکان بن. بەڵێ جێبەجێکردنی واجباتەکانی خوای گەورە دەتکاتە ئیماندار لە مسلمانێتی، قاڵبوونی مسلمانێتی دەرت ئەهێنێ بۆ پلەی ئیماندارێتی. ئیمانداریش قەد ئەفلح المؤمنون، سەرکەوتو سەرفرازی ڕۆژی قیامەتی سیفەتەکانیشیان دیارن کە ئیماندار چی ئەکا. چونکە هەندێک لە ئیماندار پێغەمبەر دەفەرمێ مسلمان درۆکە، زۆر شتی بڵێن عەفو زینا ئەکا ئەوە ئەکا بەڵام درۆ ناکە، ینی مسلمان شت ئەکا بەڵام ئیماندار قەت شتێکی تر هەیە نایکە. بەڵێ بەخشین دەتبا بەرەو ڕەزامەندی خوای گەورە و دەتکا بە ئیمانداریش. مامۆستا گیان هێشتا ئەم بابەتە زۆری ماوە و دەشێت زۆر باش لە چاکەکاری بکەین، چونکە هەر شتێک ببێتە هۆی کاری خۆشبەختی مرۆڤەکان و ڕەزامەندی خوا پێغەمبەری خوا، خۆشبەختی مرۆڤەکان و هەوێنێک بێ بۆ ژیان و بۆ ئارامی بۆ تەبایی ئاشتی کۆمەڵاتی بێگومان چاکەکاری و دەچێتە چوارچێوەی بەخشندەی و چاکەکاری. بەڵام هەرەوەندە دەرفەتی بەرنامەکەمانە بۆ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا دلێر حەمە کاکە برا زانایی ئاینی، سوپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی باس و خواست لە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان بەخشندەی و چاکەکاری لەگەڵمان بوون. سوپاس و خۆشەویستیمان بۆتان هەیە هەتاوەکو ساتێکی تر کاتێکی تر بە ئەوەی بەڕێز دەگەینەوە لە پەنای پارێزراوی خودای پەروەردگاردا بن. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ.